خۆشەویستانی کورسات نیوسڵاوتان لێبێ بەرنامێکی تایبەتی پانۆراماتان پێشکەش دەکەین لەسەر ساحەی سیاسی عراق بە جۆرێک ڕووداوەکان خێران کە شرۆڤەکردن ینی شرۆڤەکردنی بابەتەکە زۆر بۆتە شتێکی ضروری مەسەلەی کشانەوەی هێزەکانی هاوپەیمانان لە عراق و چەکدانان لەلایەن ئەو فەسایلانەی کە لە دەرەوەی یاسان لە عراقدا دوو بابەتی زۆر گرنگن کە لە بەردەم عراق لە بەردەم بژاردە و بڕیاری گرنگدایە. هەندێک پێیان وایە کە عراق ڕوبەڕووی شەڕی ناوخۆ بێتەوە، هەندێک پێیان وایە گەر هاوپەیمانان بکشێنەوە هێزە چەکدارەکان ناتوانن ڕوبەڕووی پیلان و گروپی هاوشێوەی داعش ببنەوە. عراق لە ڕووی سەربازیەوە بەرەو شوێ هێزی پێشمەرگەی کوردستان زیاتر دەچێتە پێش هەماهەنگی لەگەڵ سوپای عراق یان هێزە چەکدارەکانی عراقدا دەکات یاخود ڕوبەڕووی چارەنووسێکی ئالۆز دەبێتەوە. هەموو ئەوانە لەگەڵ بەڕێز فەرێقی یەکەم جەباریاوەر شارەزایان پسپۆری سەربازی و ئەمنی گفتوگۆ دەکەین. کاک جەبار زۆر بەخێر بێت. سپاسانەکەم. زۆر سپاس. لەوە دەست پێ بکەین هاوپەیمانانە بێ بکشێنەوە ینی ئەو بەروارەیە کە تێدا بێ بکشێنەوە و لە لای تریش فەسایلەکانە بێت چەکدا بنێن. ئەمە ڕوو ئەدا هەر خۆی پێشەوەی لە لێکەوتەکانی بپرسین. بەڵێ من دایمەن حەز دەکەم لە بەتایبەتی لە هۆکارەکانی ڕاگەیاندن واتایەک ڕاست بکەمەوە. بەڵێ من بڵێن کە ئەڵێن کشانەوەی هێزەکانی ئەمریکا و هاوپەیمانان من بە کشانەوەی نازانم بە واتایەکی تر کە خۆی ئەوە واتا ڕاستەکەیە پێڵێن کۆتایی ئەرکی هێزەکانی هاوپەیمانانی شەڕدژی داعشە. یعنی ئەمە ئەرکەکەیان کۆتایی هات لە عێراق. ئەوان لە مانگی هەشتی 2014 ئەم هاوپەیمانەتیە دروست بوو بە سەرۆکایەتی ئەمریکا. هاوپەیمانەتەکە نزیکەی 72 دەوڵەت بوو لەبەرەوە داعش پانتاییکی زۆر لە ئەرزی سووریا و عێراقی کەوتە ژێر دەستی بۆ هەڕەشەیەک بۆ سەر سعودیە و ئەردەن و ئاسایشی زۆربەی وڵاتانی ئەوروپاش تەنانەت هەندێک کردەی توریستی لە وڵاتانی ئەوروپا لە ئەڵمانیا بوو لە بریتانیا بوو تەنانەت لە ئەمریکا بوو لەبەرەوەیە ئەم هاوپەیمانەتیە نێودەوڵەتیەی دروست بوو بۆ لە ناوبردننی داعش. ئێستا ئەرکەکەی کۆتایی هاتووە. یعنی هۆکارەکەی چی ئەرکەکەی بۆی ڕوونی کەینەوە بۆ ینی بۆ کۆتایی دێت ئەرکەکەی لەبەرەوە کۆتایی دێت چونکە ئەو بۆ شەڕی داعش دروست بووە و بە پێی راپۆرتی ئەو لیژنەی کە دروست بۆ ساڵی 2024 ساڵی 2024 عێراق داوای کرد کە کۆتایی بە ئەرکی هاوپەیمانەتی نێودەوڵەتی بێ. لەبەر ئەوەیە وتی ئێستا هێزەکانی ئێمە لە ئامادەباشیەکی زۆر باشدان و داعش بەرەو شکستی کۆتایی دێت، یعنی توانای کردەی سەربازی زۆر کەم بۆتەوە. لەبەرەوە ئێمە توانین مەلەفی ئەمنی بەدەستەوە بگرین، لەبەرەوە وامان پێ باشە ئیتر ڕێکەوتنێ بکەین بۆی کۆتایی بە ئەرکی هاوپەیمانەتی دەوڵەتی بڵێن شەڕدژی داعش بکەین لە عێراق، چکە وەختی خۆیان بە ڕێکەوتنێک هاتنە عێراق. ساڵی 2014 بە ڕێکەوتن لەگەڵ عێراقا هاتنە عێراق، دوایی بەشێکیان هات هەرێمی کوردستان هەر بە ڕێکەوتن لەگەڵ حکوومەتی فیدرالی. ئەمە هاوپەیمانان بەگشتیەوە لە بەڵێ هاوپەیمانانی شەڕی داعش. لیژنەیەک دروست کرا، لیژنەکان کۆمەڵێکی پسپۆری سەربازی شارەزای هێزەکانی ئەمریکا و هاوپەیمانان، تیمێکی ئەفسەرانی هێزەکانی عێراق، هەرێمیش نوێنەری هەبوو لەو لیژنەیە. ئەم لیژنەیە چەند دانیشتنێکی سازدا لە بەغا لە هەرێمی کوردستان، دوایی لە ئەمریکا. لە ماوەی ساڵێکە گەیشتنە ئەوە راپۆرتێکیان پێشکەش بە سەرۆکایەتی هاوپەیمانەتی نێودەوڵەتی بۆ شەڕدژی داعش کرد و بە عێراقشدا کرد و کە یەکەم ئەم راپۆرتاڵێ چی ئەڵێ هێزەکانی عێراق لەگەڵ هەرێمی کوردستان لە ئامادەباشیدان کە توانن ئەرچی ئەو پاراستنی عێراق و هەرێمی کوردستان مەلەفی ئەمنی بەدەستەوە بگرن. دووەم بەپێی بڵێن هەڵسەنگاندنیان بۆ داعش بەڵێ ماوەکو ڕێکخراوێکی تیرۆریستی، بەڵام توانای کردەی سەربازی یەکجار دابەزیوە. یعنی ئەگەر سیر بکەین ساڵی 2025 داعش لە سەرتاسەری یەک ساڵ نزیکەی 20 کردەی ئەنجام داوە لە سەرتاسەری عێراق. لەو 20 کردەی یەک بریندار هەبووە. بەڵام ئەگەر بەراورد دیکەین لەگەڵ ساڵی 2018 کە ساڵێک دوای کۆتایی هێنان، ینی چەند مانگێک دوای کۆتایی هێنان بە
ئیمارەتی بەناو ئیسلامی داعش لە شام و عێراقدا بەڵێ. کە لە کۆتایی 2017 بوو ئەبینین ئەو ساڵە نزیکەی 470 کردەی سەربازیان هەبووە، نزیکەی 1660 کەس کوژرا و بریندار هەبووە. یعنی ئەبینی وردە وردە داعش بەرەو تواناکانی توانای سەربازی کەمە بێتەوە. بڵێ لەبەرەوە بڕیاریان داوە کە بە 2 قۆناغ کۆتایی بە ئەرکەکە بێنن. قۆناغی یەکەم لە بەغا و ناوەڕاستی عێراق و خواروی عێراق ئەوە بوو لەوێ کۆتاییان پێێنن لە مانگی نۆی 2025 بەڵام کوردستانیان هێشتەوە بۆ مانگی نۆی 2026 بۆ کوردستانیان هێشتەوە بۆ لەبەر کوردستان نەبوو، یعنی لەبەر پاراستنی هەرێمی کوردستان و بێتوانایی لەبەر هەرێمی کوردستان نەبوو، لەبەر ئەوەی ئەو کاتێ هێشتا ئاڵوگۆڕ لە حکوومەتی سووریا نەبوو. نزیکترین شۆن بۆ هاوکاریکردنی هەسەدا و ڕۆژاوای کوردستان لە هەرێمی کوردستان شەڕەکەشا زۆر تەبادلی جێیشان لەبەر ئەوەیە ئەوان دەیانویست ئێرە ببێتە بنکەیەک بۆ پشتیوانی هەسەدە و بۆ پشتیوانی ڕۆژاوای کوردستان. بەڵام دوایی کە ئاڵوگۆڕ بوو لە سووریا و ئەحمەد شەرع هاتە سەر حکوم و ئەحمەد شەرع بۆ دۆستێکی ئەمریکەکان وڵاتانی ئەوروپا و ئێستا خۆیان ڕاستەوخۆ مامەڵە لەگەڵ ئەحمەد شەرع دەکەن لەوێ. لەبەرەوەی تر چی ئیشیان بەو هێزە نەما لە هەرێمی کوردستان. لەبەرەوەیە لە مانگی نۆ وردە وردە پێشتر هەندێکیان هەرێمی کوردستانیان بەجێشتووە. ئەسا لە ناوەڕاست و باشوور مەسەلا لە عین ئەسەد لە شوێنتر کەسی لێ نەماوە، هیچ کەسێکی لێ نەماوە لە عین الئەسەد لە مەتاڕەکانی بڵێن لە بەغا لە ئەوانەی ئەو ناوچانەی کە لێبوون هیچ لێ نەماوە. زۆربەیان ڕۆیشتون، یعنی بڵێن ئەرکەکەیان بەجێ کیان ڕۆیشت بوون؟ کامپەکانی کە مستەشارەکانی تیا بوون. خۆ ئێستا لەم چەند ساڵی دوایی هێزی شەڕکەریان لە عێراق نەبووە، لە هەرێمی کوردستانیش هێزی شەڕکەریان نەبووە، تیمی شەڕکەریان نەبووە، بەڵکو تیمی ڕاوێژکاریان هەبووە. بەڵام هێزە بۆ حیمایی تیمی ڕاوێژکارەکانی کرد لەگەڵ قونسڵگەریەکانی خۆیاندا لێرە و ئێستا ئەوەی کە هەندێک لایانی پرۆکسی لە فەسایلانە ئەڵێن بێمە بە مەرجێک چەکدارێن ئەوان بڕۆن و زۆر جار ئێرانیشەوە باسەکە چێت ئەبێت بە تەواتی چۆڵی کا مەسەلەن ئەرکەکەی کۆتایی پێبێنەوە کۆی جەنابەت وەکو باسم کرد لە هەرێمی کوردستان لە ناوەڕاست و خواروی عێراق لە مانگی نۆی 2025 بەڵام لە کوردستان لە مانگی نۆی 2026 یعنی مانگی ئەم مانگە ئەمە کۆتایی دێت، یعنی بە تەواوەتی ئەرکیان کۆتایی دێت. کامپەکانیان نامێنن نە لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر نە لە هەریر، وەلەو بەڕێز سەرۆکی حکوومەت پێشتر لە لێدوانێک داوتی ماوەی چەند ساڵی کە کەسیان لە هەریر نییە، بەس لە کامپەکانی ناو فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر. بەڵام لە بەرامبەر ئەوەدا ئێستا زۆر جارەیە مەترسیکی گەورە پیشانەدەن ئەگەر بڕۆین ئێمە ناتوانین شەڕ بکەین ئەمەکەینە پانتایەکی گەورە لە بەرنامەکەمان یعنی بەسەرم باسی ئەوە دەکرێت ئێمە بێ ئەوان ناتوانین کوردستان بپارێزین یان بێ ئەوان ناتوانین عێراق بپارێزین. بەڵام با لێرەدا دوو شتیش ڕوونکەینەوە بۆ بینەران بەگشتی بۆ خەڵکی کوردستان. وەکو باسم کرد یەکەم ئەوان هێزێکی زۆر گەورەیان نەبووە تاکو هێزەکەی ئێرە بەجێ بێڵێ بڵێ بۆ شایەک دروستکەن، ینی ئەوان وەکو ئەوەی ئەوان کوردستانیان پاراست بێ یان عێراقیان پاراست بێ. ئەگەر بێتن سەر ڕاستی هێزی پێشمەرگی کوردستان و هێزەکانی هەرێمی کوردستان هێزەکانیان پاراستەوە، بەڵام ئەوانە بەڵێ هاوکاریان کردوین لە کاتی شەڕی داعش بە چەک و تیفاق و پێویستی سەربازی و تەنانەت موچەی هێزەکانی پێشمەرگە لە ماوەیەکی زۆر ئێستا وەکو یارمەتی ئەیدەن، بەڵام پێشتر وەکو موچەیاندا دووەم مەشق پێکار و دووەم هێزی ئاسمانیان پشیوانی ئەمەیان کردو لە شەڕ. ئەوە لە بەرچاومان گرتووە، ئەوە لە بیر ناکرێت. بەڵام لە ئێستادا کە کۆتایی ئەرکەکەیان دێ هێزێکی گەورەیان نییە. وەکو باسم کرد هێزێکیان هەیە بۆ پارێزگاری و ڕاوێژکاریە. لە ڕووی معنەویەوە خەڵک وا ڕاهاتووە کە لێرە هەبن ئەمە لە نەوەیەکەوە لە خەتی استیواوە کە لێرەوە هەبن. خەڵک هەست بە ئارامی ئەکا، هەست بە دڵنیایی ئەکا، هەست بەوە دەکا کە ئاسایشی پارێزراوە. بەڵام ئەگەر بێنە سەر واقع مەسەلەن تەنانەت لە شەڕی داعش هێزی پێشمەرگەی کوردستان هێڵێکی دروست کردبوو لە خانەقینەوە لەسەر سنووری ئێران هەتاکو ناوچەکانی سمێڵکار لە حدودی سووریا نزیکەی 600 کیلۆمەتر بوو، کۆمەڵێکی محوەری دروست کردبوو. هەرچی هێزی هەرێمەیە لە پێشمەرگە و لە پۆلیس و ئاسایش و تەنانەت
ئەوانەی وەکو بەرگری دەچوون ینی خەڵکی خۆی خۆبەخش لەوێ تەنانەت کەم ئەندامەکانە چوون لە بڵێن کۆمەڵی کەم ئەندامەکان بەشداریان کرد لەو شەڕانە جگە لەوە بەرگری و فریاکەوتن زێرەبانی هێزەکانی تر هەمویان هەمووی بەشداری کردووە لەو شەڕە. ئێمە نزیکەی هەرێمی کوردستان بەگشتی لەو شەڕانە نزیکەی 1970 شەهیدی داوە، نزیکەی 1920 برینداری داوە. ئەگەر بین بزانین هەموو ئەمریکا و هاوپەیمانەکانی یان یەک کەس بوو یان دوو کەس بوو بە هەڵەش ئەوانە کوژرابوون، یعنی لە هەموو ئەو فترەیە کە شەڕ بووە شەڕی داعش. کێشەکە ئەوەیە باس لەوە ئەکرێ کاک جەبار مەسەلەن ئەگەر ئەو معنەویش بێت کە ئەرکەکانیان لە هەرێمی کوردستان کۆتای پێێنن باسی عراقی شەکەین، بەڵام کە لە هەرێمی کوردستان کۆتای پێێنن ترسێکە پیلانێکە بێ خەتێکی لە خەتە سونیەکەەوە لە مووسڵەوە لەوانە مەترسی هەبێ مەسەلەن گروپی تیرۆریستی دروست بێ پەلاماری کوردستاندا شتی لەو بابەتە یعنی چاوەڕوان کراوە. من وەکو یعنی خۆم بەڕای خۆم بەڕای شخصی خۆم تا ئێستا هیچ دیاردەیەکی مەترسیدار نییە کە هیچ گروپێکی تیرۆریستی سەر لە نوێ دروست بێتەوە وەکو قاعیدە و هیچ پێشبینیەک نییە کە داعش بگاتە ئەو ڕادەیە بتوانین جارێکی تر کۆنتترۆلی ئەرز بکە وەکو چۆن کۆنتترۆلی مووسڵی کرد لەگەڵ کۆنتترۆلی ناوچەکانی بڵێن سەلاحەدین و ناوچەی ڕوومادی و دوای بەشێک لە کەرکووک و بەشێک لە دیالە، یعنی داعش نایەتەوە ئەو حاڵەتەی جارێکی تر نە لە سووریا ئەتوانێ و نە لە عێراق دەتوانێت بگاتە ئەو حاڵەتەی کەیە. هەندێک گروپی بچووکی هەیە تا ئێستا تیرۆریستی داعش جارجار لەو لایەن لەو لای بدرێن بەڵام ناگاتەوە و پێشمەرگە ئەتوانێ ئەو ئەرکە لە ئەستۆ بگرێت نەبەس پێشمەرگە هەموو هێزەکانی هەرێمی کوردستان ئەتوانن ئەو ئەرکە بە تایبەتی ئێستا وەزارەتی پێشمەرگە فڕقەی دروست کرد و جاران فڕقەژی نەبوو، ئێستا چەند فڕقەیەکی نزیکەی زیاتر لە 11 فڕقەی سەربازی دروست بووە لەسەر تاسەری کوردستان و هەر فڕقەیەکی 3 تا 4 لیوای تێدایە و دابش بوون بەسەر ئەو هێڵە بەرگریەی کە هەیە تا ئێستش ئەو هێڵە بەرگریە ماوە، یعنی هێزی پێشمەرگە خۆی لە توانادا هەیە کە ئەو ناوچانە بپارێزێ و هیچ مەترسیەکی پێشبینی کراو نییە. بەڵام وەکو باسم کرد یعنی زۆر جار هەیە مەترسیەکە ئەکەوێتە ئەو قاڵەبەوە پەیوەندی بە مەسەلەی دڵنیابوونەوەیە دڵنیابوون ینی خەڵک هەست بە ئارامی ئەکارەوە. ئەمجا بابەتێکی تر هەر پەیوەندیدارە بەو مۆزوعە ڕوونکەینەوە. ڕاستە هاوپەیمانەتی بڵێن شەڕ دژی داعش کۆتایی هاتەرکە، بەڵام هەموو ئەندامانی ئەو هاوپەیمانەتیە ڕێکەوتنی دووقۆڵیان لەگەڵ عێراقا کردووە. ئەمریکا ڕێکەوتنی ئیطاری استراتیجی هەیە لە زمانی مستەفای کاظمی گفتوگۆ دەستی پێکرد لە زمانی محەممەد شاهسودانی ئیمزا کرا و لە زمانی علی زەیدیە کە چوو بۆ ئەمریکا تەفعیل کرا، یعنی ێستا کەوتە بواری جێبەجێکردنەوە. یەکێک لە اتفاقی ئیطاری استراتیجی مەسەلەی ئەمنی و پاراستنی عێراقا سەربازیە لەگەڵ بریتانیا عێراق اتفاقیە، لەگەڵ فەڕەنسا اتفاقی، لەگەڵ ئیطالیا اتفاقیە، لەگەڵ ئەڵمانیا اتفاق، یعنی لەگەڵ هەموو ئەندامە گەورەکانی پێکهێنەرێکم ڕۆی تاڵەکان شاونەتەوە بەڵێ ڕەنگە کامپەکەی بکشێتەوە، بەڵام ڕوونکردنەوەیان داوتیان ئێمە ئەو کامپانەمان چۆڵەکەین چونکە ئەرکمان کۆتاییات بۆ شەڕ، بەڵام ئێمە ڕاوێژکارە سەربازەکانمان لە جیاتی لە کامپەکان بن ئەچنەوە ناو قۆنسڵگەریەکان و ئەچنە ناو سەفارەتەکان، یعنی هەمانی ڕاوێژکارانی سەربازیان ئەمێننەوە. ئەی نابینی مەسەلەن ئێستا ئەڵێن بە تەواوەتی ئەرکیان کۆتاییاتەوە، بەڵام ئەبینین هەموو ڕۆژێک کۆبوونەوەی ڕاوێژکارەکانیان لەگەڵ وەزارەتی پێشمەرگە و لەگەڵ وەزارەتی بەرگری عێراق و تەنانەت دوێنی هەواڵێک بڵاو بووە هینێکیان دروست کردووە پرۆژەیەکی چاکسازی لەگەڵ وەزارەتی ناوخۆ، دوێنی ڕاوێژکارەکانیان هاتن لەگەڵ وەزارەتی ناوخۆ کۆبوونەوەیەکیان کرد بۆ مەسەلەی چاکسازی لە هێزەکانی پۆلیس، یعنی بەڵێک ئەمە هاوپەیمانیەتەکە ئەرکەکەی کۆتاییاتەوە، بەڵام ڕاوێژکارەکان و وڵاتەکان هەمویان پەیوەندیان هەیە لەگەڵ عێراق و ڕێککەوتنیان هەیە و ئەمێننەوە و هەماهەنگی جگە لەوەش بۆ زانیاری چەند ساڵێکە لە بەغا شانەیەکی ناتۆ هەیە لە بەغا، ئەو شانەی ناتۆیە هەمان نوێنەری ئەو وڵاتانە لە شانەی ناتۆ هەیە و هەماهەنگی لەگەڵ ئەمە لە چوارچێوەی کۆتایی هێنانی ئەرکەکان نییە. نا ئەوە هێشتا ئەمێنتۆ چونکە عێراق چۆتە ڕێککەوتنێک لەگەڵ ناتۆ، ئەندامی ناتۆ نییە، بەڵام پێڵێن ڕێککەوتنی دۆستایەتی
یعنی ئەبێتە دۆستی ناتۆ لەبەرەوەیە بنکەیەکی ناتۆ لە بەغا هەیە و ئەو بنکەی ناتۆیە بەرنامەی هەیە لەگەڵ وەزارەی بەرگری عێراق بۆ مەشق پێکردنی هێزەکانیان بۆ ڕاوێژکاری لەگەڵیانە یعنی ئەوانش هەمان ئەو ئەندامانەی هاوپەیمانەتەکە ئەمێنەوە ینی بەو شێوێنێکە بەڵام دیبلۆماسیان ڕلانی کەم ئەمێنەوە دیبلۆماسیە نا ڕاوێژکارەکانیان دیبلۆماتکارەکانیان لە سەفارەتەکان و لە قونسڵەکان ئەمێنەوە بەڵام ڕاوێژکارەکانیانیش ئەمێنەوە ئی سەربازیەکانیان لە ناو قونسڵی و بەڵام کەمپەکانیان نامێنن بۆ ئەرکی ئەو هاوپەیمانەتی کۆتایی هاتووە یعنی ئەو ئەرکە خۆی دیاریکراوە بوو ئەرکەکە بۆچی بوو بۆ شەڕدیجی داعش ئێستا توانای نەما لەبەرەوە کۆتایی بە ئەرکی ئەو هاوپەیمانەتی ئەمە یەکێک بوو لە داواکاریەکانی کە فەسایلەکانیان کرد ئێرانیش ئەیکرد بێگومان لە بەرامبەرە ئەمریکاڵێتی و تەنانەت کە مبارەکەی بەڕێزەیدیشیان کرد و بردیان بۆ واشنگتن زەحمەت نەبێت تەواوی هێزە چەکدارەکان لە چوارچێوەی منزومەی بەرگری عراقیە کۆکەنەوە وانە بوو مەسەلەن ئێستا بەشێک لە فەسایلەکان ئەڵێن گفتوگۆ هەیە هەندێکیان ئەڵێن مەسەلەن نەکە ئەڵێن بەشەشان چەشاندانە وتیان ئێمە چونێ چوارچێوە مەسەلەن سەرای سەلام یەکێک بوو لەوانە بەڵام بەشێکیان ئەڵێن چەک دانانین ئەمە ئەبێتە گرێ کوێرەیەک بۆ عراق لە ڕووی سەربازیەوە کە ئەمریکا تووڕەتر بکات یانانی کە بیکاتە بیانوویەک بەڕێزکاک بەڵێ بێگومان ئێستا پەیوەندی ئەو وڵاتانە لەگەڵ عێراقا یەکێک لە خاڵەکان کە داواکاری ئەو وڵاتانە هەیە بە تایبەتی ئەمریکا وڵاتانی ئەوروپای تریش و تەنانەت حتا وڵاتەکانی چواردەوریش چونکە ئەو کۆمەڵە گروپە کە پێیان دەڵێن گروپی هەندێک جار ناویان ئەنێن بە گروپی دەرچوو لە یاسا تەنانەت ئیطاری تەنسیقی ماوەیەک پێ گوتن گروپی ئێرابی یعنی ناوی ئێنان بە گروپی ئێرابی لێ ئیطار تەنسیقی خۆی زۆر جار هەندێک ئەندام لە ناوی ئیطاری تەنسیقی بەو ناوە ناویێنان کە ئەمانە ئیشی ئێرهابی تەنانەت بەیاننامە لە پەرلەمانی عێراق دەرچوو کە هەندێک ینی هەندێک کاریان کرد بڵێن هەندێک ئامان جێرەمی کوردستان مامانەوە کاری ئێرابیە بە تایبەتی دوایمین ئەو بۆ کە کرا وتیانەوە ئێمە ناوی ئەنێن ئەوە کارێکی تیرۆریستیەکە کراوە لە لایەن چێ کراوە لایەنە گروپانە لەبەرەوەی وڵاتانی دراوسێش چونکە ئەم گروپانە نەوەکو هەرێمی کوردستانیشان بە ئامانج دەگرت نەوەکو بەس ناو عێراقیانمە بەڵکو کوێت و قەتەڕ و ئەردەن و سعودیشان بە ئامانجەگرن لەبەرەوە مەطلبی هەموو وڵاتانە ئەوەیە کە چەک کۆ بکرێتەوە لە دەست دەوڵەت خۆی ئەمە معنە عامەکەیەتی بەڵام یعنی هەمویان کۆ بکرێنەوە لەژێر فەرماندەی گشتی هێزەکانی عێراقە ئێستا بەڕێز عەلی زەیدیە و کە خۆی سەرۆکی سەرۆکیەکان بڵێ دیارە لە سەرەتای دەستپێکی ئەم پرۆسەیە هەم عەسایب ئەلحەق کە یەکێک لە هەرە گروپە ئەو گەورانە بووکەی ژمارەی دەگەیشتە 15-20 هزار کەس بەپێ ئەو ئامارانەی کە هەیە ئەوان ڕەزامەندیاندا و ئەوان تێکەڵ بوون ئەو تێکەڵ بوون لە حەشتی شعبیا تێکەڵ بوون وانێ بێگومان ئەوان ئیتر حەشتی شعبی ئیطارێکی یاسایی هەیە حەشتی شعبی وەختی خۆی کە پاش ئەو فتوایە کە لەلایەن ئایەتڵڵا یعنی بەڕێز ئایەتڵڵا سیستانی دەرچوو لە ساڵی 2014 کە بەغا ڕەشەی لەسەر بوو ئەمانە بە عموم خەڵک چەکی هەڵگرت ئەم گروپانە ینی حزبە سیاسیەکانیش ئەم هێزە چەکدارانەیان دروست کرد بەڵام لە ساڵی 2018 ئیقرار کرا لە پەرلەمانی عێراق بەڵام بە یاسایەکی سێ مادەیی یاساکەی زۆر نییە ئیقرار کرا کە ئەمە هێزێکی فەرمی و هێزێکی یاساییە و لە زمنی هێزەکانی عێراقا بەڵام مەرج نییە ئەو هێزانە فقط لەگەڵ هێزەکانی حەشتی شعبی تێکەڵ بن ڕەنگە لەگەڵ هێزەکانی سوپای عێراق ڕەنگە بشنە ناو هێزەکانی ناوخۆی عێراق مهم ئەوە ئەمانە ئیستیعاب بکرێن و بکەونە ژێر سەرای سەلامی شەروایان کرد بێگومان سەرای سەلامی شوایان کرد و ئەوانەی شبلی ئەوەی شبلی زەیدی ئەوان شوایان نەکرد و ئێستش قسەیەک هەیە کە ئەڵێن لە گفتوگۆدان ڕەنگە زۆربەی گروپەکان ڕازی بن بە تێکەڵکردنیان تا ئێستا ئەوەی کە باسەکرێ احتیمال بس كتايبي حزب الله يعني كتايبي سيد الشهداء وانا يشتا ما وانت قناعتيان بيم كديارة سروكي انجمني وزيراني عراق كفرماندي گشتيه او تاكيد كاتو تا ماني نو ابيت ككوتايبه اركي هاو بيمانان بيت اوانش بتواوتي بين جرباري فەرماندەی گشتی هێزە چەکدارەکان و زۆر جاریش ئەڵێ نابێتە گرێ کوێرەیەک بۆ عێراق باوەڕ ناکەم چونکە دیاردەکان وا هەز دەکەم دیاردەکان وا پیشانی ئەدەن
کە هەم ئیطاری شیعی بە شێوازێکی گشتی لەگەڵیان نەبێ یاین لەگەڵ ئەو گروپانە نییە پیان خۆشە ئەو کێشەیە چارەسەر بێ بەڵام ئەڵێ با بە خوێن چارەسەر نەبێ بە شەڕ چارەسەر خۆشی بەڕێز عەلیزەیدی ئەڵێ ئێمە کۆتایی بم بابەتە ئێنن بەڵام بە شێوازی شەڕکردن نا بە شێوازێکی هەیە من و گفتوگۆ بکانە من وا پێشبینی ئەەکەم ئەمە نەگاتە شەڕۆشتیوە باوەڕ ناکەم و زۆربیانی تر بە بشتە ینی قبوڵی داواکاریەکانی ئیطاری شیعی بن چونکە ئەوان لە ضمنی ئیطاری شیعین زۆربیانم ینی لایەنی سیاسیان هەیە لە ضمنی ئیطاری شیعی لەبەرەوەی ئەم کێشەیە ئەم گرێ کوێرەیە چارەسەر ئەبێ ئینشاءالله بە ئاسانی ئەمەش ئەبێتە هۆکارێک بۆ هەم پەیوەندەکانی عێراق لەگەڵ ئەمریکا و لەگەڵ وڵاتانی دراوسێ و لەگەڵ وڵاتانی ئەوروپا باشتر ئەبێتەوە کۆمپانیەکانی وەبەرهێنان زیاتر دێنیش بۆ عێراق کێشەی هەرێمی کوردستانیش لە کۆڵە بێتەوە کە هەموو جارێک ئەمانە هەرێمی کوردستان بە ئامان بۆ بیانوکەشیان نامێنێ بیانۆکەیانەوە بوو کە هێزەکانی هاوپەیمانانەوە لە هەرێمی کوردستانن و پێگیانێ ئەوان بردومانی ئەو شوان دەکەن ئێستا ئەوانش کۆتایی بە ئەرکیان دێ لەبەرەوە هیچ بیانویەک بۆ بوونیان و بۆ بە ئامانجگرتنیشان نامێنێ زۆر باشە کەواتە جگەلەوە زۆر جار باسی خەتە سونیەکە ئەکرێ لە کونفەیەکونێکە چەند تەقەیەک دروستە بێ دوای ئەتەقێتەوە و ئەم خەتە دابڕینێک دروست بێ پێشبینی شتێکی لەوە وەها سەربازی ئەەکەی بەڕێز یعنی بڵێن بە سیرکردنی هەلومەرجی گشتیمان این ناوچەکە ئەکەین بەڵێ هەم عێراق بە شێوازێکی گشتی هەم سووریا هەم ناوچەکانی ئەردەن و یعنی ئەوانەی کە ناوچەی سونین ئەکا بڵێن ڕاستە تێکەڵە سووریا شەرشی ئاو سونەشی لێە بەڵام کە سەیری ناوچەی سووریاکەین تورکیاکەین ناوچەی سونی عێراقەکەین ناوچەی ئەردەنەکەین سعودیەکەین هیچ دیاردەیەکی لەو جۆرە نییە کە ئامادەکاریەک ئەکرێ بۆ دروستکردنی گروپێکی تر یان دروستکردن کێشە دروستکردنێک وەکو زمانی بوونی قاعدە وەکو زمانی بوونی داعش چونکە بە حقیقت هەم قاعدە و هەم داعش نەوەکو زەرەر تەنها لە عێراقیدا زەرەر لە سووریایدا لە عێراقیدا لە ئەردەنیدا لە سعودیەیدا لە هەموو وڵاتانەیدا لە ئەوروپایدا لەبەرەوەیە ڕاستە ئێستا بڵێن کە ئەبینین هاوپەیمانەتیەکی سەرەتایی دروست بۆ لە نێوانی تورکیا و پاکستان و سعودیە کە باسەکە ڕەنگە مەسڕش بشتە ئەو هاوپەیمانەتیە بەڵام ئەم هاوپەیمانەتیە زیاتر بۆ خۆپاراستن لەم ململانیە گەورەیە کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە هەیە بە تایبەتی ئەو ململانی کە لە نێوانی ئێران لەگەڵ ئەمریکا و ئێران لەگەڵ ئیسرائیلە هەیە تەنانەت لەم چەند ڕۆژەی دوایی ئەوەش بڵاو بۆ ئەگەر وایە ئەمە بەس بۆ سونەیە دەنەخۆ بەحساب داوەتە ئێرانش کرابوو کە بتە ئەندامێک لەو هاوپەیمانەت خۆ ئێران تەمسیلی لایشیعی دەکات داوایان لێ کردو کە ببتە ئەندامێک لەو هاوپەیمانەتیە ناوچەییە کە پێڵن هاوپەیمانەتی ناوچەیەکی ڕۆژهەڵاتی ناوەڕاست چونکە بە حقیقت ئەبینین دوو هاوپەیمانەتی گەورە هەیە ئەوە هاوپەیمانەتی حلفی ئەتڵەسیە ئەوەش هاوپەیمانەتی ماوە تا ئێستا لاڵم لە کۆتایی نادۆ وارشۆیە ئەکا رووسایی کە پێشتر اتحادی سۆڤێتی بووە و ئێستا لە ملانیەکی گەورەدان لە ئۆکرانیەوە شەڕیانەیە من ملایەک شەڕێکی گەورەیە وەکو شەڕێکی لە نێوانیاندایە ئەو دووبەرەیە لەبەرەوەی ناوچەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ پاراستنی خۆیان لەو ململانیە پێویستیان بە هاوپەیمانەتی و هاوپەیمانەتێکی ناوچەی بەڵام ئەم هاوپەیمانەتیە لە یەکەمین ڕۆژە ئێعلان کرا ئەڵێ ئێمە مەترسی نین بۆ سەر هیچ وڵاتێکی ئەم ناوچانەی کە هەیە تەنانەت مەترسی لەسەر ئێرانیش نین باشە پێ دوایە مەسەلەن ئەمریکا لە ڕووی ئابووری و اقتصادەوە لەسەر ئێرانی توند کردووە ئێرانی ژەڵێ بەهێزی سەربازی وەڵامە دەینەوە بەرژەوەندەکانی ئەمریکاکەینی ئامانج شەڕ دروستە بێتەوە باوەڕ ناکەم لەبەر چی شەڕ دروست نابێتەوە لەبەرەوەیە بە تاقیکردنەوە ماوەی 6 مانگ زیاتر ئەمریکا و پێشتر ئیسرائیلیش هەرچی جۆری چەکێکیان هەبوو چ ئاسمانی و چ ڕۆکێت کە لە ئاوە هەڵدەدرا و کە لە بنکەکانیشیان لە چواردەوەدا بوو نەیانتوانی هیچ ئاڵوگۆڕێک بکەن وەکو پێشتر ئامانجان بوو ئاڵوگۆڕێک لە نظامی حکومڕانی ئێران بکەن و نەیانتوانی خەڵکی ئێرانش بێنە سەر جادە بۆ ئەوەی ببێتە خۆپیشاندان و خەڵکی ئێران خۆیان نظامی حکومڕانی ئێران بگۆڕن تەنانەت ڕەنگە بتوانم دوو جیلی
سەرکردەی ئێرانیشان کوشت لە ئێراندا بەڕابەریشەوە بەڵام هیچ ئاڵوگۆڕێک یعنی گەیشتنە ئەوەی کە ئەوان بە شەڕ بە ئاسمان ناتوانن هیچ ئاڵوگۆڕێک ئێمەش پێشتر وامان گوتووە لە زۆربەی چاوپێکەوتنەکانمان لە هەموو کەناڵەکان وتومانە ئەمریکا ئەگەر بێوێ یان ئیسرائیل ئاڵوگۆڕ لە حکومڕانی ئێران بکە لە ئاسمانەوە قەت نەبووە لە دنیا شەڕ لایەنێک سەرکەوتوبێ بەس لە ئاسمانەوە دەبێ لە زەمین و لە ئاسمانەوە ئەوانش ناتوانن لە ڕووی زەمینیەوە بێن بەلاماری قاڕەیەکی وەکو ئێران بدەن ئێران مەساحەیەکی زۆر فراوانیە لەبەرەوەی گەیشتنە ئەو قەناعەتەی ئەوان زەرە دەکەن چونکە زۆر تەئسیری لەسەر هەم ئابووری ئەمریکای کرد هەم لە ڕۆی خەزین ینی بڵێن حەجمی چەکی هەڵگیراویانی کرد گەیشتە نسبەیەکی یەکجار زۆر کەم بە تایبەتی ڕۆکێتەکانیان کە بەکاریان هێنابوو هەم تەئسیر لەسەر میزانیە لەسەر پارەیە لەسەر بوجەی ئەمریکا بەڕاست بۆ هەندێک راپۆرت بڵاو بوو لە کسیۆس و لە هەندێک کەناڵی ئەمریکی کەوتیان لە ئەخیر جارە کە شەڕەکە و ساو پاتریۆتیان کەم بووە بەرگریانی ئەمە بۆ ئێمە لە هاڵێن لە ئاسایشی نیشتیمانی بەڵام ڕۆژنامە نووسەکانی ئێوە ڕۆژنامەکانیان بڵاویان نا ڕۆژنامەکان لێ پسراوە سەربازەکانیان بە تایبەتی ئەوانەی کە جەنەڕاڵ بوون ئەوان بە شێوازێکی ئاشکرا باسییان کرد وتیان لەبەرەوەی راپۆرتی هەواڵگریان راپۆرتی پنتاگۆنیان کە پێشکەشی سەرۆکیان کردووە باس لەوەکەن کە ئەوان بڵێن ڕۆکێتی پاتریۆت و ڕۆکێتی دژە ئاسمانی و تەنانەت چەک و تەقەمەنیان زۆر کەم بۆتەوە ئەبێت تەنانەت ئەوە بوو سەرۆکی ئەمریکا بڕیارێکی دەرکرد کارگەکانی ئۆتۆمبیل واز بێنن لە دروستکردن ئۆتۆمبیل چەک دروستکەن یعنی داوای لێکردن سێقات پەلە بکەن لە دروستکردنی چەک و زەخیرە و شتیوە لەبەرەوەی بڵێ لە ڕووی تەقەمەنی و چەک و پاتریۆتەوە یعنی بە تایبەت زۆر کەم بووە بە تایبەتی چونکە ئەمریکا بنکەی زۆر هەبوو لە ناوچەی خەلیج و لە ناوچەکانی تر و ئێران بە حەقیقەت استراتیجێکی ئەوای بەکارهێنا بە ژمارەیەکی زۆری هەم ڕۆکێت هەم فڕۆکەی بێفڕۆکەوانی هەرزان هەرزان دروست کراوە ئەی نرد ئەوانش ناچار بووم بە پاتریۆت لێ بدەن یانوت ملیۆن بە $3,000 ملیۆن دلار بە $3,000 ئێستا ئەو راپۆرتانی پیشانەدان ئێستا کارەساتە لە ئەمریکا ئەڵێ یەکەمین جارە لە تاریخی ئەمریکا ئێستا ئەمریکا 40 تریلیۆن دلار قەرزارە خۆی بەڵێ 40 تریلیۆن زیانیشان پێگەیشت لە ناوچە بێگومان ئێستا نرخ بنکەکانیان بەڵێ جگە لەوەی بنکەکانیان زۆربیان وێران بوو ئەوانەیە کە تایبەتی لە خەلیج بوون یعنی بە تایبەتی لە قەتەڕ و ئیمارات و بەحرێن و عومان و ئەو ناوچانەی کە نزیک ئێران بوون جگە لەوە ئەوە کووتم کەوتنە ژێر قەرزێکی زۆرەوە ئێستا هەلومەرجی ئابووری ئەمریکا بە حەقیقەت هەلومەرجێکی ترسناکە یعنی زۆر ئەو راپۆرتانەی بڵاوە بێتەوە زۆر ترسناکە بەڕێز کاک جەبار مەسەلەن یەک پرسیار هەیە بیبەستین و بە عێراق وەرەمی کوردستانەوە مەسەلەن ئێمە باسی کۆتایی هێنان بە ئەرکەکانی هاوپەیمانانەکەین لە ناوچەکە قەتەر ئیمارات عەمان کوێیت کوێت و ئیمارات بە تایبەت ئەمریکا قەتەر ببوورە بنکەی باش و سەربازی بەهێزی هەبوو لەو مەنتقانە نەی پاراستن نانویست یان استراتیژ و تەکتیکی ئێران بەهێزتر بوو زیانیان زۆر بەرکەوە ئەوان وای پێچێ ئەو راپۆرتانی کە من بەڕای من ئەو راپۆرتانی پێشتر کە پێشکەش کرابوون بۆ سەرۆکی ئەمریکا بەر لە دەست پێکردنی شەڕ لە شەڕ یەکەمەوە کە ئیسرائیل دەستی پێکرد و دوای شەڕی دۆمی ئەمریکا راپۆرتی هەڵە بوون چونکە تو ئەگەر پشت بە راپۆرتی هەڵە ببەستی تووشی شکستی گەورەبی ئەو راپۆرتانە هەڵە بوون کە لەسەر ئێران بڵاویان کردەوە مەسەرەن زۆر جار ئەبینین بڵێن قسەی دژ بە یەک ئەکرا لەلایەن ئەمریکا و مەسەرەن ئەمان بینی ترامپ بەیانی لێدوانی کەدا ئێوارە لێدوانەکەی جیاواز بوو لەگەڵ بەیانی جارێک دەیگوت ڕۆکێتم لە ناو بردووە لە ئێران ڕۆکێتی نوێتری ئێرانی بۆ شەو شتی تری هەڵە ڕۆکێتی نوێتری ئەنارد مەسەلەن دەیگوی ئێران فڕۆکەی بێفڕۆکەوانی نەماوە ئەو هینۆعی تازەی دروستە کرد و ئەینارد کە لە پێشتر پێشکەوتوترە ئەوە یەک دووەم ئەو بنکانەی کە هەبوون لە خەلیج دروستی کردبوون وەکو دیوارێک بەرامبەر بە ئێران دەست پێشخەری کرد کە زۆر بەتوندی لەو بنکانەیدا ئەو بنکانت بۆ دوو بە مەبەست بەکارهێنران یەکێکیان وەکو بۆ قاعیدەیەکی فڕۆکەکانی ئەمریکا کە نزیکن لەوێ هەڵسن دووەمیان بۆ ئەوەیە ڕادارەکانیان یان
بڵێن چاودێری ڕۆکێتەکانی ئێران و فڕۆکەی بێفڕۆکەوانەکان بکەن، یعنی چاوی ئەمریکا بوون، بەڵام ئەو بڵێن ئێران دیار بوو دام و دەستگای هەواڵگیری زانیاری زۆر بەهێزتری بوو هەبوو. لەسەر ئەو ناوچانە و توانی لە بیدایەتی شەڕەکە ئەمانە هەموو وێرانکە، هەم ڕادارەکانی وێرانکە، هەم بنکەکانی وێرانکە. تەنانەت زۆر جار بینی و مانەوێنەی دەرەکەوت فڕۆکە لە مەتاڕەکان هەموو سوتاون، هەلیکۆپتەر و فڕۆکەی جەنگیان سوتاون لە مەتاڕەکان، یعنی لەبەرەوەیە ئەوە بوو، ینی بڵێن ئەو راپۆرتە هەڵانەی پێیان وابوو ئێران ناتوانێت دەستی بگا بەوان، پیان وابوو کە ئێران ناتوانی دەستی یعنی قدرەتێکی مەحدودی هەیە بۆ فترەیەکی زەمەنی ئەتوانێ مقاومت بکە، بەڵام دوای پەکیەکەوێ، بەڵام وا دەرنەچوو. سەرکەی ئێران ئێستاش ئێران توانای ئەوەی هەیە مەسەلەن ئێستش ئێران کە تێبینی شارزاج سەرباز بەڵێ ئێستش ئێران بە تایبەتی لەو لێدوانانەی دواییدا یعنی ئەوەندە بە توندی دژی ئەمریکا قسەی دەکرد ئەیویست جارێکتر ئەمریکا دەست بکە بە لێدان، بۆ دەیویست زیاتر ماندوو بکە ئەمریکا ماندوو بکە زیاتر. ئێستا مەسەلەن تۆ سەیری ئەو راپۆرتانە بکە کە باسی ئەو هینەی بکە، ئەو بڵێن پاپۆڕە گەورەی براین کۆڵن کە باس لەوە کە ئەڵێ لە ڕووی نەفسی و چۆر ڕووخاون، یعنی ئەوانەی کە لەوێ بوون نزیکە 6 مانگ زیاتر لە ناو بەحرا بوون، هەر لەو مەنتەقە بوون. خۆ کاکە سەرباز هەر ئەوەندە خۆی ڕاگرێت لە کاری شەڕەوانە. لەبەرەوە بە حەقیقەت بڵێن راپۆرتە هەڵەکان کە درابوون بە سەرکردایەتی ئەمریکا، راپۆرتی هەڵە بۆ دەربارەی ئێران، تەقدیرێکی خراپیان کرد بۆ دەربارەی تواناکانی ئێران لە ڕووی بەرگریکردنەوە یان لە ڕووی قیادا. ئەوان تەسەوریانە کرد کە فەرماندەکانیان بکوژرێ، قیادە و سایتەڕە لە ناوەچێ لە ئێران، یعنی کۆنتترۆلی فەرماندەی ئێران لە ناوەچێ. بەڵامەوە هات کە بەسەلەن بۆچی ئەوانی نەپاراز، بەڵام ئێران حسابی سێ چوار جیلی فەرماندەی کردووە کە ئەگەر یەکەم لە ناو بچێت دووەم دێت، ئەگەر دووەم لە ناو بچێت سێەم دێت. لەو خەتەوە بینەوە بە ڕێزکاک فەرقی یەکەم بە ڕێزکاک جەباریاوەریانی مەسەلەن هێزی پێشمەرگەی کوردستان ئێمە بینیمان کە ئەمریکا بە نوێنەرایەتی تۆمبارەک هەسەدیان ناچار کرد کە هێزەکانی سووریای دموکرات بە یەپەژە و یەپەگەوە کە لە چوارچێوەی قوڵات دموکراتیە بوون خۆیان حەل بکەن بچنەوە چوارچێوەی سوپای سووریا. تا ئێستاش خەڵک بە جۆرێک لە خەفەتی لێخوا با ناوی لێ نێم، هیچ سیناریۆکی وەها چاوەڕوان کراوە بۆ هێزی پێشمەرگە لەو بڕواایە دانیم، چونکە ئەگەر ئێمە بەراوردی هەلومەرجی سووریا بکەین لەگەڵ هەلومەرجی عێراق جیاوازیکی یەکجار زۆرەیە. لە سووریادا کۆمەڵکی گروپی تیرۆریستی هەبووە لەگەڵ بەشار ئەسەدا لە شەڕدا بوون، کۆمەڵێکی ئۆپۆزیسیۆنیش هەبووە هەر لەگەڵ ئەسەدا بە شەڕداهاتن، یعنی بە شەڕدا بوو لەوێ لەوانە هەسەدە بوو، یعنی ناوچەکانی ڕۆژاوای کوردستانەوە کۆنتترۆڵ کران. وەڵحاصڵ وڵاتانی ئەوروپا بە تایبەتی بەگشتی و ئەمریکا و لەگەڵ تورکیا لاینێکی لەو گروپانە کە ئەحمەد شەرعی تێدا بوو هەڵیان بژارد و پێشتر یعنی مەشکان پێکردو بوون، ڕایان هێنابوون کە چۆن بتوانن دەسەڵات بەدەست بگرن لە سووریا، توانیان دەسەڵات بەدەست بگرن سووریا. بەڵام کە ئەحمەد شەرع هاتە سەر دەسەڵات لەوێ هەرچی یاسا و ڕێسای سووریا هەیە هەموو هەڵوەشاند، سوپای هەڵوەساند، دەستوری هەڵوەشاندەوە، پەرلەمانی هەڵوەشاندەوە، حکومەتی هەڵوەشاندەوە. سەر لە نوێ خۆی وەکو فەرماندەیەک فەرمانی حکومەتی دەرکرد، فەرمانی ینی هەڵبژاردن نەبوو، فەرمانی دەرکرد بۆ دروستکردنی پەرلەمان، خۆی ئەندامانی پەرلەمانی دەستنیشان کرد، خۆی دیاری کرد پەرلەمان ئەرکەکانی چیتیا بێ. بەڵام لە عێراقا جیاواز بوو، لە عێراق کۆمەڵێکی لایەنی معارەزە بوون پێش ئەوەی سەدام بڕوخێ، دوای پرۆسەیەکی ئازادی دروست بوو، دوایی هەڵبژاردن دروست بوو لە عێراقدا، دوایی دەستورێک پێش ئەوەی حکمڕانی لە عێراقدا بوو، دەستورێک بە دەنگی زۆرینەی هەموو عێراق دەنگی لەسەردا. لەو دەستورەدا پێشی پێشمەرگە جێگیر کراوە، هیچ ئەگەر ناوی نهاتبێت لە دەستوری عێراق بە حەقیقەت ئەگەر بێ بڵێن هیچ بڕگەیەکی یاسایی یان مادەیەک ناوی پێشمەرگە نایێنی وەکو پێشمەرگە. بەڵام لە بڕگەی 5 مادەی 121 دەستور کە باسی دەسەڵاتەکانی هەرێمەکە یان استحقاقاتی هەرێم دەکا یان تواناکانی هەرێمەکە لە ڕووی دەستوریەوە، ئەوە یانە باسی ئەوە دەکا ئەڵێ هەرێم لەو بڕگەیە ئەڵێ هەرێم مافی هەیە 3 جۆر هێزی هەبێ: پۆلیس، ئاسایش، پاسەوانی هەرێم.
یعنی پێشمەرگەی کردوتە پاسەوانی پاسەوانی هەرێم هەرێمی کوردستان لەبەرەوە مادام ژمارەکە تهدید کراوەس نا جا ئەمە ئەم دوو حاڵەتە لێمان نابێت ژمارەکە ناوەکە و ژمارەکە بە ئەبەت شتێکی تاریخیت بەڵێ بۆ بەڕێستان و بۆ هەموو بینەران بەڵێ ڕوون بکەمەوە لە ساڵی 2007 ئەو کاتەی بەڕێز نوری مالیکی سەرۆکی ئەنجومەنی وەزیران بوو ئەو کاتە فەرمانێکی دەرکرد بەڵێ فەرمانێکی دیوانی بەڵێ ئەو فەرمانە دیوانیە دەرکرد بۆ گۆڕینی هێزی پێشمەرگە بۆ پاسەوانی هەرێم بەڵێ فەرمانەکە چی دانا بە سەرۆکی لیژنەی باڵای ئەو جێبەجێکردنی ئەو فەرمانە ئەو کاتە ڕاوێژکاری ئاسایشی نیشتیمانی عێراق لەو زمانە موفق ڕوبیعی بەڵێ ئەو زمانە طبعا داوا لە هەرێمی کرد کە نوێنەری بۆ نوێنەری خۆیان دەستنیشانکەن بۆ ئەوەی لەو لیژنە باڵایە بن بۆ گواستنەوەی پێشمەرگە بۆ پاسەوانی هەرێم بە شێوازی فەرمی وەکو دەستور جابا بۆ بەسەریعی ئەوە طبعا تر نوێنەری وەزارەی بەرگری عێراقیشی تیابوو نوێنەری وەزارەی ناوخۆی عێراقی تیابوو نوێنەری ئاسایشی نیشتیمانی عێراقی تیابوو موفق ڕوبیعی سەرپەرشتیە کرد من هەموو ئەو بەڵگانەم لایە و داومە بە حکوومەتی هەرێم و بە زانکۆی ئەمریکی و بە زانکۆی سلێمانی و بە زانکۆی ئەمریکی لە دووەک و بە ئێرە ینی هەمویان وەکو وەسیقەیەک نزیک کردومەتە دراسەیەکی 300 لاپەڕی و پێشکەش هەمویانم کردو بە هەموو بەڵگەکانەوە چەند کۆبوونەوەمان کردو کۆبوونەکان چۆن بووە ئێمە لە ماوەی 6 مانگ ئیشمان کرد طبعا نوێنەری کرد بە کتێبێکە یان هەر کراوە بە مجلدێک ئێمە لە هەرێم بە فەرمانێکی فەرمی ئەنجومەنی وەزیران من و بەڕێز فەریق شیروان بووینە نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستان بە نووسراوێکی فەرمی ئەنجومەنی وەزیران لە ضمنی ئەو لیژنەیە ئێمە تیمێکمان لەگەڵا بوو تیمێکی ئەفسەری وەزارەی پێشمەرگەمان لەگەڵا بوو ماوەی 6 مانگ ئیشمان کرد لە دوای 6 مانگەکە کە ئیشمان کرد بەڵگەیەکمان ئیمزا کرد ناومان ناو یاداشتی لێتێگەیشتنی گواستنەوەی هێزی پێشمەرگە بۆ پاسەوانی هەرێم 8 ماددە بوو تعریفی پێشمەرگەمان کرد ئەرکەکانی ژمارەکەشمان دیاری کردو بە 100,000 کەس یعنی ژمارەکەی ناوەکەشی پێشمەرگە بوو هەر ناوەکە وامان دیاری کرده بوو ئەبێ کە نووسێ حرس الإقليم بەعەرەبی ینی پاسەوانیە بێندوو قەوس قوات الپێشمەرگە ئەمە هەموو اتفاقمان ئەمجا ناوی ئەرکی ژمارەی تەشکیلەی جۆری چەکی بوجەکەی شەهیدەکانی تەنسیقی لەگەڵ عێراق قیادە و سەیطرە ینی فەرماندەی کۆنتڕۆڵ لەو 8 خاڵەمان دیاری کرده بوو ئێمە 21 کەس ئیمزامان کرد بە وەزیری پێشمەرگە و وەزیری دیفاعی عێراق لەگەڵ هەموو نوێنەرەکانی ئەوانی کە پێشمەرگە بوون لەگەڵ ئەو کاتە هێزی فرێنەتەوە هەبوو لەگەڵ هێزی فرێنەتەوەش ئیمزای کرد لەگەڵمان ئەم وەسیقەیە لەلایەن بەڕێز جەنابی کاک مەسعود بەرزانی و کە ئەو کاتە سەرۆکی هەرێم کتابەکەشم لایە بە کتابێکی ڕسمی تەوجیهی بەڕێز نوری مالیکی کرد بۆ ئەنجومەنی وەزیران کە لە ئەنجومەنی وەزیران بەرز بکرێتەوە بۆ پەرلەمان بۆی ئیقرار بکرێ ئەم 8 خاڵە ئەو ببتە یاسا وەستا خلافات لە نێوانی حکوومەتی عێراق و هەرێم دەستی پێکرد لەو کاتە لە نێوانی نوری مالیکی و حکوومەت ئێستا ئەتوانرێ ئەمە نوێ بکرێتەوە ئەمە ناردوومە تەنانەت بۆ پەرلەمانی عێراقیش و کاک هەرێمی کەمالاغا ئەزانی هەر بەوەکو بەڵگە ناردمە و کاتێک کە لە خولێکی تر ئەو لە ضمنی لیژنەی بەرگری و ئاسایش بووە لە پەرلەمانی مەترسی هەیە بێن لەسەر ناوەکەی لەسەر تەحدیدەکەی و لەسەر سەیطرەی قیاداتەکەی تا ئێستا هیچ قسەیەک دەربارەی ئەم بابەتە نەکراوە تا ئێستا لەلایەن عێراقەوە بە هیچ شێوازێک بە پێ لێدوانەکانیشیان لێدوانەکانی سەرۆک ئەنجومەنی وەزیران فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانی عێراق و تەبێژی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراق و تەبێژی هێزەکانی عێراق هەموو ئەمانە باسەکەەوە هەدە شوهدا و فتری ئەوانە لێدوانن ئەوانە ڕێی تاکە کەسین بەڵام ترسی کەشتی لە پشت بێ بەڵام تەنانەت ئەگەر داواش بکرێ طبعاً داوا نەکراوە بە هیچ شێوازەکەی باسێ ئەگەر داوایەکرێ ئێمە ئەتوانین ئەو یاداشتە لێ دەگەیشتنە کە ئێمە ڕازی بوون طبعاً بۆ معلوماتت ئەو یاداشتە لە تێگەشتنە کە ئیمزاکراوەت تەنها بەس بەڕێز جەنابی کاک مەسعود بەرزانی ئیمزای نەکردو بینیەتی بۆ عێراق پێشتر بردومانتە لای ڕەوانشا سەرۆک مام جەلال و جەنابی ئێمەی بینی وەکو لیژنە و سەیریشی کردووە بەعەرەب و بە کوردەوە بەڵێ ڕەزامەندیش بووە لەسەری و ئەمجا دوایی ئەو ئەمری کردووە کە ئێمە بیبین بۆ بەڕێز جەنابی سەرۆکی هەرێم لەو کاتە کە جەنابی کاک مەسعود بەرزانی بوو
جەنابشی ڕەزامەند بوو لەسەر هەموو هەرشت خاڵەکەی و بە ئیمزای خۆی و بە کتابی ڕسمی ئیمزای کردووە تەسلیمی بە ئەنجومەنی وەزیرانمان کردووە لە ڕێی ئەمانەی عامە چونکە ئەو کاتە نوێنەری حکوومەتی هەرێم لە ئەمانەی عامە وەکو ئێستا لە ئەمانەی عام ئێستا دایرێکی گەورەیە بەڵام ئەو کاتە بەس نوێنەری هەرێمی کوردستان لە ئەمانەی عامە بوو کە وەکو منەسق بوو لەوێ تەسلیممان کردووە ئەتوانین ئێمە داوای زندوکردنەوەی ئەو بەڵگەنامەی کە ئیشمان لەسەر کردو بەڵگەنامایی کە ڕسمیە وەکوتم هەمومان ئیمزامان کردووە یعنی هەمومان ئیمزامان کردو بە ڕسمی هەموو لایەنەکانیش ڕەزامەندی ئەگەر تەنانەتیش وەکوتم تا ئێستا هیچ قسەیەک نەکراوە لەوانە چونکە وەکو باسم کرد هێزی پێشمەرگە جیاوازە لەگەڵ ئەم گروپانە ئەم گروپانە یانیش بەراورد مەسەلەن ئینسان لە عقڵێتی چووکو تۆمبارا کە ترسێ مەسەلەن کاک جەواد ئاقەی ناکە بەڵێ سنترالیزمێک یان ناوەندگەراییەک لە عێراقا پەرە پێ بدەن عراقیش لە ژێرەوە بەرزیەوەی هەبێت کە هەرێم زیاتر کە پسکات وەکو باسم کرد ئەوە ئەمێنتەوە لەسەر خۆمان حقیقەتەکە پێ بڵێم یعنی ئەوە با من ئەمەش بڵێم ئەگەر ئێمە لە هەرێمی کوردستان یەخستنێکی واقعی نەوەکو یەخستنێکی ئیعلامی نەوەکو فقط نەوەکو یەخستنێک بەس لە ڕووی ژمارە بەس بۆ ئیعلام یەخستنێکی واقعی هەموو هێزەکانی پێشمەرگە و هەموو هێزەکانی هەرێم بە هێزی پێشمەرگە بە ناوخۆ بە ئاسایش بە دژە تیرۆر بە هەموو ئەو ناوانەی کە هەیە هەرچی بەرگری فریاکەوتن زێرەبانی ئەبێ ئێمە لە ئێستادا بۆ ئەوەی نەکەوێنە هەڵوێستێکی وەکو ئەوەی جەنابەت باسیەکەی ئەبێ ئێستا هەردوو لایەن یەکەتی پارتی بگەنە ئەو قەنەعەتە مطلقە ئیتر چیتر دەستبەرداری هەموو هێزە شەکدارەکان من ئەوە زانی لە چیە کاک جەبار کەسێک ڕوا بۆ هەموو شتەکان تەمشێکی احتاسیاتێکی تەواوی ڕەبایەکەکە بە سەرکەوتووی ئەچێتە ژێر دیواری ڕەبایەکە خەریکە ئاربیجەکە بتەقێنێ ڕوومانێک بخۆیان تەقێنێتەوە ڕێک دیسان لەسەر ئەم مەوزوع لەبەر ئەوەیە ئەو دێنەوە سەر ئەو بابەتە ئەجنا ئەمە مەترسێکی گەورە نییە ئەگەر بەو شێوەیە بێ ئەوی جەناب دەڵێ بێگومان ئەگەر ئێمە بمانەوە لە ئێستەوە بەرەنگاری هەر داواکاریەکی ڕسمی هەبێت یان هەر پیلانێکی هەبێت بەرامبەر بە هەرێمی کوردستان لەو ڕۆ بۆ هێزی پێشمەرگەی کوردستان کە بەیانی تۆمەتبارمان نەکەن بڵێ ئێوەش میلیشیایەکی حیزبین ئێوە هین یەکێتی پارتینەوە ێزانە ئەوە هین حکوومەتی هەرێم نییە ئەو پاسەوانی هەرێم نییە پاسەوانی حیزبەکانە ئەوا بڵێن ئەبێ ئێمە هەردوو حزب پارتی وێچەتی کە هێزمان هەیە لە کوردستانە ئەبێ بگەینە ئەو قەناعەتە مطلقەی ئیتر وەکو حزب چ پێویستیمان بە هێزی چەکدار نییە ئەبێ پشت بە بیر و باوەڕ حزبی بەرنامەی حزبی بەرنامەی خزمەتی کۆمەڵانی خەڵک بۆی قەناعەت بە خەڵک بکەین ئیتر بە پشتی هێزی چەکدار حسابەوە نەکەین ئێمە بۆ هێزە چەکدارە قووەتمان هەیە دەبێ جارێک هەنگاوی یەکەم هەردوو حزبەکە بگەنە ئەو قەناعەتە هەنگاوی دووەم دەبێ یەخستنەکەمان بەس یەکخستنی ژمارە نەبێ یەخستنی بیر و باوەڕی جەنگی بێ ئەبێ ئەو جەنگاوەرانە هەمویان دەبێ بیر و باوەڕێکیان هەبێ ئەو جەنگاوەرێکی یەکێتی یان پارتی نییە جەنگاوەرێکی نیشتیمانیە ئەو نیشتیمانە پارێزێ ئەو لە پێناوی بەرژەوەندی حزب چەکدار نییە لە پێناوی بەرژەوەندی استراتیجی ئاسایشی نیشتیمانی خۆی چەکدارە ئەبێ ئێمە ئەوە بکەین ئەگەر ئەوە نەکەین بەردەوام لە ژێر ئەو مەترسیە داین هەم لە عێراق هەم لە چواردەور هەم لە وڵاتانی ئەوروپا و دنیا ئەمریکا لەمان بێزار نەبووە بەڕێزقەت ئەمریکا هاوپەیمانان بڵێ کاکە ئەمریکا لە من کۆنەکە باس ناکەم پێش 2010 لەو کاتەشەوە لەگەڵمان هەوڵمان لەگەڵ ئادەن 2007 هەوڵیاندا و 2006 هەوڵیان معدل لە دوای 2003 لەگەڵمانە هەوڵەدەن بەڵام بە شێوەی فەرمی کە هاتوون لەگەڵمانە لە پرۆسەکە بەشدارن بۆ هێزی پێشمەرگە یەک بخەین لە ساڵی 2010 لەو کاتەوە کە ڕەوانشاد سەرۆک مامجەلال ئێمەی کۆ کردەوە وتی تەواو من فەرماندەی ئێوە نیم سەرۆکی هەرێم فەرماندەی ئێوەیە ئەمجا بڕۆنە من سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی سەرۆکی کۆماری عێراقم بڕۆنی تر سەرۆکی هەرێم چێە ئەو کاتە بەڕێز جەنابی کاک مەسعود بەرزانی بوو ڕێک ئێمە ڕۆیشتین وەلای جەنابی لەوێ کۆ من ئەمجا هەردوو ڕسمەکەم هەیە لە ماڵەوە دامناوە ڕسمەکەی کۆبنەوەمان لەگەڵ سەرۆک مامجەلال پێی وتن تەواو ئێمە ڕازین وتی تەواو من ئیتر فەرماندەی ئێوە نیم و بە حەقیقەت لە دوای ئەو ڕۆژەوە کە وای گوت کە من وەکوتم لە ماڵی خۆم ئێستا ئەو فەرماندانە و ڕسمەکەم داناوە لە ماڵەوەکو مێژوو لەو ڕۆژەوە یەک کۆبوونەوەی بە ئێمە نەکرد من بۆ تاریخەوە بازە یەک کۆبوونەوەیەکی بە ئێمەی نەکرد
و یەک هاموشۆی فەرماندەی نەکرد فەرماندەی هێزی پێشمەرگە کوردستان نەکرد تەواو ئیتروتی بڕۆن لەگەڵ بەڕێز مەسعود بارزانی جەنابی ئەو بەخۆی بەڕێز جەنابی مەسعود بارزانی ئەو سەرۆکیارێمە ئەو فەرماندەی گشتی هێزی پێشمەرگە کوردستان ئەمجا چوین دوای ئەو لەگەڵ بەڕێزی کۆبووینەوە ئەمجا دوای وەزارەتی پێشمەرگەمان یەخست ئێدە باشە لەو کاتەوە هاوپەیمانان لەگەڵ ئێمەن پێشتر ئەمریکا بە تەنها بوو دوای 2014 هاوپەیمانان لەگەڵمان یعنی ئەکا 16 ساڵە لەگەڵمانە خەریکن ئێمە هەر نەبووین 16 ساڵە پرۆژەمان پێشکەشەکەن 16 ساڵە ڕاوێژکاری سەربازیان لەگەڵ ئێمە هەیە 16 ساڵە هاوکاریمان دەکەن لە ئاسمانەوە لە ئەرزەوە مەشقمان پێ دەکەن نەسحەتمان دەکەن ئامۆژگاریمان دەکەن هەموو ڕاوێژکارەکانیان لەگەڵ ئاخری ئێمە ڕاوێژکاری 4 وڵاتی گەورەی ئەندامی ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی لەگەڵ ئێمە ئەمریکا بریتانیا فەڕەنسا ئەڵمانیا 4 وڵاتی گەورە جگە لە وڵاتە ئەوروپیەکانی دەر لەگەڵ ئێمە خەریک بوون بۆ ئەوەی هێزەکانمان یعنی ئێمە ئەتوانین فێڵ لەم هەموو وڵاتە بکەین باشە فێڵکردن لەوان یعنی فێڵکردن لە خۆمان دەفێڵ لە خۆمان ناکەین کاک جەبار دەبێ حسابی بەرژەوەندی ئێمە بەرژەوەندی کوردستان بەرژەوەندی ئاسایشی نیشتیمانی کوردستان بۆ ئایندە بکەین ئێمە لە شاخ نین ئێمە ئێستا لە قۆناغی دەوڵەتدارین قۆناغی دەوڵەتداری پێویستی ئەوە هەبێت دەبێ ئابوووریەکەی یەکگرتوو بێ ئەبێ ئابووری یەکگرتوو بێ هێزی چەکداری یەکگرتوو بێ هێزی ناوخۆی یەکگرتوو بێ دەبێ ئەوانە ئەنجا ئەتوانین ڕوبەڕووی مەترسیەکان ببینین ئەو کاتە ئەتوانین بە یەکەوە ڕوبەڕووی مەترسیەکاندا بوون دەبێ ئێستا هەردوو لایەنی سەرەشی بیر لەوە بکەن 2 ساڵە ئێمە پەرلەمان نزیکەی 2 ساڵە پەرلەمان هەڵبژێراوە یەک کۆبوونەوەی بەس سوێندی خواردووە حکوومەتەکەمان 2 ساڵە عێراق دوای ئێمە هەڵبژاردننی کرد حکوومەتیش پەرلەمانەکەی ئەوە فعالە حکوومەتەکەشی ئەوە دامەزرا پرۆژەیەکی بۆ حکوومەتەکەشی زۆر فعال داناوە وا خەریکە شێشەکان باشە ئێمە ئەبێ بیر لەو مەترسیانە بکەین ئەو دوو هەنگاوە زۆر گرنگە بۆ ئێمە تەفعیلکردنی پەرلەمان و دامەزراندنی کابینی حکوومەتی نوێ زایدەن یەخستنی هێزی پێشمەرگە و هەموو هێزەکانی هەرێم و دابندەزگا هەواڵگرەکانی هەرێم بە شێوازێکی واقعی بە شێوازی فێڵ لە خۆکردنی تێدا نەبێت بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز فەریقی یەکەم جەبار یاوەر پسپۆری سەربازی و ئەمنی زۆر سپاس بۆ دەرفەتە سپاس بۆ جەنابتان هەمیشە و هەناسەت لە سۆزانە نیشتیمانی قابلی ڕێز لێگرتن سپاسەکەم بێگومان ئەوە مەسیری هەمومانە ئێمە هەمومان لەو پێناوە خەباتمان کردو ئەبێ هەمومان هەموو هاوڵاتێکی کوردستان دەبێت بیر لەوە تەمەند درێژ زۆر سپاس بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارەمان دوونە ناسەکانم ئەم بەرنامە تایبەتی پانۆڕامامان پێشکەشکردنەوە شەمولاکتان ئەمانەتی خوای گەورە بن خواتان لەگەڵ